بەرهەمی نوێ چی بەدەستێ بەنیازی چیت؟ وڵی بەرهەمی نوێ پێش هەفتەیەک بوو پێم وایە بەرهەمێکی نوێمان تۆمار کرد لەگەڵ گروپی پاییز بەرهەمەکە نوێ بە ناوی هەوای عەشق لەوەنداوەی کاوە داژبەندی ئاوازی خۆمە و لە مۆزیکی مام بەسابڵت خەراقیە بەرهەمەکە تەواو بووە کاری ڕێکۆرد و ماسرینی ئینشاءڵڵا بەنیازی نایندەیەکی نزیکە کاری ڤیدیۆ کلیپی بۆ بکەین بڵاوی بکەینەوە مەش تایبەتە بێ وەکو بەرهەمەکانی ساڵان و وەکو خەرجەکەم و ئەوانە بڕواتە بێ بەرهەمەکە هەرچەند ئەم تەمەنە جیاوازە لەگەڵ تەمەنی پێش 30 ساڵ تا 35 ساڵ بەس بەرهەمەکە زۆر جوان دەرچووە بەتایبەتی کاک بڵێن مۆزیکێکی زۆر جوانی بۆ کردەوە بەڕاستی بەرهەمێکی جوانە ستایلێکە وەڵام ئەم ستایلیان تقریباً جیاوازترە لەسەر با بڵێن ستایلی تەختی شەرقی ینی پێڵەن تەڕەبی تۆزە خەڵکەکە خۆ دەزانی لەم ماوەیە ینی هەوڵشمان داوە ینی کاتی گۆرانیەکان جاران ئێمە گۆرانیەکمان تۆمارە کرد ڕەنگە کاتەکەی بگەشتایە بە 7 دقە تا 8 دقە خەڵک گوێی لێگرت بەڵام ئێستا وڵمان داوە کاتی گۆرانیەکە کەم بکەینەوە گۆرانیەکە تەنها 4 دقەی لەگەڵ مۆزیک بەس ئینشەڵڵا کارێکی بجوانە بێت